ڕووبارەکان بە وشکبوونیان گیان ڕوبەڕووی کێشەی گەورە دەکەنەوە. هۆشداریەکان چین؟ کاریگەری وشکبوونی ڕووبارەکان لەسەر ئابووری وڵاتان چییە؟ ئەو ڕووبارانە کامانەن مەترسی وشکبوونیان لەسەر وشکە ساڵی و گەرماوای کردووە ڕووبارەکان لە ئەمریکا، ئەوروپا، ئاسیا و ڕۆژهەڵاتی نێوەڕاست وشک درێژیان کورد دەبێتەوە و پانیەکەشیان تەست دەبێتەوە. بۆی وشکە ساڵی توندەوە لە ویلایەتی تێکساسی ئەمریکا ڕووباری پالۆکسی ئەماوینە بە تەواوی وشک بووە و بووە هۆی دەرکەوتنی شوێنپێی دایناسۆرەکان کە باوەڕوایە پێ 113 ملیۆن ساڵ لەو شوێنە ژیاو. شوێنەوارناسان 6 شوێنپێی دایناسۆریان دۆزیوەتەوە کە پێشتر بەهۆی ئاوی ڕووبارەکەدا پۆشراوە. ڕووباری کۆلۆرادۆ درێژیەکەی 2333 کیلۆمەترە و با شەشەم درێژترین ڕووبار لە ئەمریکادا دەنێت. ئاوکات بە 7 ویلایەتی ئەمریکا و مەکزیکدا دەڕوات. لە هەردوو وڵاتەکان نزیکەی 40 ملیۆن کەس بۆ ئاوی خواردنەوە کشت و کاڵ و کارەبا پشت بە ڕووبارە دەبەستێت. یەکێک لەو دەریاچانەی پشت بەم ڕووبارە دەبەستێت بریتیە لە دەریاچەی میت کە ویلایەتی ئاریزۆنا و نیڤادا لە یەکدی جیا دەکاتەوە. دەریاچەکە تەنیا 27 لە سەدی قەبارەکەی ئاوی تێدا ماوە و بەراورد بە ساڵی 2000 نزیکەی 53 متر لە ئاسیاوی دەریاچەکە کەم بووەتەوە. ڕووباری یانگزی لە چیاکانی تانگۆلای نێوەڕاستی چین هەڵدەقوێت و بە ئاراستەی ڕۆژهەڵات درێژ دەبێتەوە تاوەکو دەڕژێتە نێو زەریای هێمن. درێژی ڕووبارەکە 6300 کیلۆمترە و درێژترینی ئاسیایە. بەڵام ئاوی ڕووبارەکە بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە، ئەوەش بۆەوەی وشکە ساڵیەک کە لە 6 ساڵی ڕابردوو لە چین وێنەی نەبوو. بانی ڕووبارەکە لە 300 بۆ 500 مترەوە بۆ نیوە کەم بووە. ئەگەر منتان بینی بگرین، ئەمە یەکێک لەو دەستەواژانە بوو کە لەسەر تاشەبەردەکانی ژێڕووباری ڕاینی ئەڵمانیا نووسراوە. نووسینەکان بۆ سەدەی 17 دەگەڕێتەوە، هەر ساڵێکیش ئەم بەردانە بینرابن ساڵەکەی لەسەر نووسراوە. دوایین جاری ساڵی 2018 بەردەکان دەرکەوتنەوە. ڕووباری ڕاین یەکێکە لە ڕێگاکانی گواستنەوەی کەشتی بەنێو ئەوروپادا کە درێژیەکەی 800 کیلۆمتر دەبێت. لا فراوانترین خاڵدا 150 متر پانتاییەکەیەتی و لا قوڵترین خاڵشدا 25 متر قوڵ. بەڵام لە شاری فرانکفۆرتی ڕۆژاوای ئەڵمانیا ئاسیاوەکەی بۆ 32 سانتیمەتر کەم بووەتەوە. ئەوەش لە کاتێکدایە کە کۆمپانیەکانی گواستنەوە کەمتر لە ئاستی 40 سانتیمەتر کەشتە بار هەڵگرەکانیان بەنێو ڕووبارەکەدا ناگوازنەوە. ئەوە ژوای کردووە کەشتیەکان 30 لە سەدی بارەکانیان کەم کەنەوە بۆەوەی بتوانن بە ڕووبارەکەدا گەشت. ڕووباری پۆ بە درێژترین ڕووبار لە ئیتاڵیادا دەنگێت. سەرچاوەی ئاوەکەی بەفری چیاکانی ئاڵپ و بارانی بەهارە. بە درێژایی 652 کیلۆمتر لە شاری تورینی باکووری ڕۆژاوای وڵاتەکە شۆڕ دەبێتەوە تاوەکو دەگاتە بێنز. بە گوێرەی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا 7 ملیۆن کەس کە دەکاتە یەک لە سەرسەی دانیشتوانی ئیتاڵیا لەسەر بەرهەمی ئەم ڕووبارە دەژێت. ئاسیاوی ڕووبارەکە بۆ 50 سانتیمەتر کەم بووەتەوە، ئاستێک لە 70 ساڵی ڕابردوو وێنەی نەبوو. بۆی کەمبوونەوەی ئاوی ڕووبارەکە بۆمبێکی سەردەمی جەنگی دووەمی جیهانی بە دەرکەوت کە کێشەکەی 500 کیلۆگرام بوو تا ئەو کاتەی پوچەڵ کرایەوە 1200 کەس لە پارێزگای مانتوای ئیتاڵیا ناچار کران ماڵەکانیان جێبن. ڕووباری دانوب لە ڕۆژاوای ئەوروپا بە درێژترین ڕووباری ڕۆژاوای ئەوروپادا دەنرێت و وەکو ڕێگەی گواستنەوە بەنێو 10 وڵات تێدەپەڕێت. ڕووبارەکە 2850 کیلۆمتر درێژە. لە چیاکانی ڕۆژاوای ئەڵمانیا هەڵدەقڵێت و دەڕژێتە نێو دەریای ڕەش. لا ڕۆمانیا، سربیا و بولگاریا کرێکاران ناچار بوون ڕووبارەکە هەڵبکەنن بۆەوەی کەشتەکان بتوانن هاتوچۆیتەدا بکەن. بەڵام پشتی شەری کەمبوونەوەکە بەرهەنگاریا کەوتووە. پرۆگرامی گواستنەوەی دانوب دەڵێت پێشە ڕێگە دەدرا کەشتی بارهەڵگر بە 4000 تۆنەوە تێدا هاتوچۆ بکەن. بەڵام ئێستا تەنیا ڕێگە دەدرێت کەشتی بارهەڵگر بە 1600 تۆنەوە بەنێوی دابڕێت.